دڵنیاییەوە لە ژیانی هاوسەرگیریدا کێشە و ناخۆشی هەیە، بەڵام ئەو کەسانی خاوەنی پەیوەندیکی ئاسوودە و دڵخۆشن هەرگیز لەبەر چاو خەڵکی یەکتری کەم ناکەنەوە، کێشەکانیان لای خەڵکی باز ناکەن، هەر شتێکیان بەسەر هاتبێت لە نێوان خۆیان ئەمێنێتەوە. ئەمە ناوی نهێنیە. هیچ کات گوێبیستی هیچ بەراوردکاریەک نابێت لێیانەوە. ناڵێن سێری خۆشەویستی فلان کەس و هاوسەری فلان کەس. هەرگیز بە نیشاندانی نمونەی کەسانی دیکە کێشەکانی نێوانیان گەورە ناکەن. هەرگیز ڕێگە نادەن کەسی بەرامبەر هەستی خۆ بە کەمزانینی لا دروست بێت. هەموو ڕووداوەکانیان بە گوێرەی کەسایەتی و تواناکانیان هەڵ ئەسەنگێنن. ئەمە ناوی ڕێزە. هاوسەرگیری سەرکەوتوو هەموو ڕۆژێک عاشقی یەکە بنەوە. ئەزیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو هونەرمەندێکی زۆر سەرکەوتوو، هونەرمەندێکی بە ئەزمون، هونەرمەندێکە ساڵانێکی زۆرە خزمەت لە بواری گۆرانی و ئاواز و ئەو دنیا جوانەی کە بۆی دروست کردوین بە دەنگە خۆشەکەی کە گوێت لێ ئەبێت سلێمانیت بیرەکەوێتەوە. ئەممەە تام و چێژی سلێمانیتیایە. هونەرمەندی خۆشەویست حەمید عوسمان. کا حەمیدگیان بەخێر هاتی. زۆر خۆشحاڵم کە میوانی لەلاوان دەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێکم. قوربانم زۆر سپاس دەکەم. لەسەر دەستپێکی بەرنامەکە باسی پێشێ پشمە ناو پرسیارەکان باسی ئەو مۆزوعی هاوسەرگیریمان کرد. جەنابەت هاوسەرت هەیە تا چەند بۆ چونت لەگەڵ ئەم قسانەیە هەیە تۆ بەو ڕێگایە ڕۆی لەوەی کە ڕێزی بەرامبەرەگرێت، لەوەی کە بەراوردی ژیانی خۆی ناکات، لەوەی کە لە خێزانەکەت کەم ناکەیت. و مەسەلەن هەنێک ژنومێرد هەیە ئەڵە قەڵەوی ئەڵە ئەوەیت هەنێک کەلیماتی ناخۆش بەکارهێنێت. ڕاستە. تا چەند لەگەڵ ئەم قسانەیت؟ من بە پێچوانی و قسانەوەم و ژیانی هاوسەرگیری هەتاوەکو بنەمایەکی جوانی هەبێ، ئەساسێکی جوانی هەبێ، ئەو خۆشەویستیە بەردەوامی هەیە و خێزانێکی سەرکەوتو دەرەچێ بە کۆمەلگا مناڵەکان سەرکەوتووە بن، چونکە بەڕاستی هەمووی گرێدراوە بە خۆشەویستی بینی ژن و مێردەکەەوە. ڕاستە. چونکە بە بڕای من هیچ پێویست ناکات هیچ کام لە هەر یەکێکیان یەکتری کەم بکەنەوە لە بەرچاوی خەڵکا و یاخود کێشەکانیان لە بەردەمی خەڵکا باسکەن و چونکە کاتی تر هەیە یاخود لە بەردەمی مناڵەکانە هەندێک کێشە هەیە باسیکەن. پێم باشە هەموو ژن و مێردێک کاتێکی تایبەتیان هەبێ بۆ قسەکردن لەسەر ڕووداوەکانی ڕۆژگاریان ڕۆژەکانیان مەسەرەن باش بە خراپ بەڕاستی. ڕای یەکتری وەرگتن زۆر باشە و ئەحترامگرتنی یەکتری زۆر باشە، چونکە لە دوجارە خۆیان سەرکەوتوو بن، ینی خۆمان با بڵێن هەمومان سەرکەوتوو ئەبین کۆمەلگایکی جوان و شار دروستە بێ بەڕاستیدا. زۆر ڕاستە. چەند ساڵ هاوسەرگیری کرد؟ من 5 ساڵە. 5 ساڵە. ئەوەی کە ئەڵە دووبارە عاشقی بیتەوە بەرەوە کەوتویت مەسەلەن ڕۆژێک هەستی سری هاوسەرەکەت کە دیار ڕۆژێک بینە بێت ئەڵێ من عاشقی ئەم کەسم جارێکی تر، چونکە زایچی هەنێک شتێ زۆر ناخۆشە لە مەجلیسی پیاوە ئەم شتە ڕوئەیە ئایکێک ژنیە ناو ئەڵێ زایچی ژیانی خۆ تاڵمەکە ژنێنێ ئەی خوب بۆ ژنێنێ ئەڵێ نەهێنی ئەی بۆ نەهێنی. اینجا حەزیشی لیە مەسەلەن کە ژنەکە لی ناپرسێتەوە شتێک بێ ئەڵە بۆ لێم ناپرسێتەوە کە لێ پرسێتەوە ئەڵێ ئیزعاجمەکە ئیتر نەزانی چی بکەیت. تۆ لە جەماعەتێک ئەڵێ ژن نەهێنیتەوە. نەوەڵام من حەزەکەم هەموو کەسێک زەواجکە و پرۆسێکی خۆشە، ینی سەرکەوتووە بیت کۆغە بیتەوە، ینی بەتایبەتی کە بی بە خاوەنی مناڵ هەست بە مسئولەتێکی باشترەکە، ینی دنیاکی جوانە. ڕاستە. و کەسیش بۆ کەس ئەگۆڕێت مەسەلەن هەندێک کەسێ ژیانی تەنیایی حەز لێ و پێی خۆش لەو ژیانە خێزانی حەز لێ کوردەواری ژای ماڵی قسمەتە هەموو لاگی شەڵا سەرکەوتوو بن. زۆر سپاس مەمنون. لە چ شار و کۆڵانێک لێدایک بوویت کە؟ من لە گەڕێکی ئیبراهیم پاشا لە سەر و مزگەوتی دارۆغا هەر سێ دوکان سەر و مزگەوتی دارۆغا لەوەدایک بووم. تا چەند ساڵی لەو ماڵایەمانەوە؟ تاوەکو تقریبا خەریبی ابتدایشم تەواو کرد. هەتا ئەو سەرلەی لە چ مەکتەبێ بووی؟ لە سەیوان بووم. کاتێک خۆی پیان و دەشتی ئاب. دوایی ناوەکەی گۆڕا بوو بە سەیوان. مش لە مۆنتیقەیم بۆیە پرسیارەکەم من لە فولکەی کاوە ڕاستەکەی سەیوان و ئاری بەیەکەوە بوون. دوو مەکتەبەکەی تەنیژە کوون کۆڵانە پانەکەی گەڕێکی دارۆغا. بەڵێ. ئەو خاڵی مناڵیت ماوەتەوە ئایا سەردانی ئەو کۆڵانە ئەەکەی ئێستا بەڕوەڵا ئێستا ماوەتەوە ئەو ماڵە؟ بەڵێ. دایک باوکت لەوێ ئەژین؟ من باوکم لە ژیانە نەماوە لەگەم مردوێ مولایەکە، بەس دایکم لە ئێستا لە شوێنێکی ترەژین. بەڵام ئەو دوکانە بڵێن ئەو خانووە دوکانێکی هەبوو لە پێشەوە، ئەوە دوکانی باوکم بۆ عوسمانی جگەرچی بەناو بانگە.
ئەوە هەتاکو خۆی مابوو و جگەرخانەمان هەر هەبوو مابوو مارتا توانای هەبوو بەڕاستی دواییتر کەس نەبوو ئیشەکەی بکە و منوکو خۆشم نەمتوانی لەو بوارەیە بەڕاستی دوای ئیشەکەی باوکم کەوم ژنا ئیشێکی جوانە بەڕاستی قەسابی و جگەرچێتی و ئەوانە ئەو دوکانە ئێستا کە خانۆکەمان بڵێن فرۆشت دواتر بەڕێزێک کڕیەوە پیام ما بێسە کەڵە شاخی تیاکە ئەو دوکانە هەروەڵاسە گۆڕاوە لە بواری گۆشتە هەر لە بواری گۆشتایشەکە هەروەڵا بەس ئیتر جارێک لە جارەکان چوومەوانەیە بەڕاستی زۆر پڵمپڕ بوو چۆم خۆم کرد بە حەوشەکەیە و دەکدینات یادگاری باوکم بیکەوتەکەل دانیشتە بوو کە ئەو شوێنی کە زووش پیشانیانیان دایکمەوە کە ئەی ئالێرەکە لە دایک بووی بەرەبیانێک لە دایک بووی ئەم ڕۆژ عیدی میلادمە بەڵێ هەموو ساڵە بەخۆش وەڵا نەمانزانێک زۆر سپاس دەکەم هەموو جارەگەی وت سێ سوفەیەەکە هەموو جارەگەی ئەی تۆ ئالەیە کە لە دایک بوو هێنامێتەوە ئالەیە لە ناو سەبەتێکە دامانەوە جا باشە بۆ سەبەتە جاخر هاوی بەهار بوو بۆی هەوا لێدا ئەیان فێرکە هێزاویش باشە بۆ لە حۆشاو تا دالاوی باشە شتێک زەلاوێ دەکەوتە خوارە ینی مناڵی ئەوسا زۆر زۆر ئەیانوت هەنێک جار لە مەجلیسی ژنان وشتا دانیشید ئەڵێ ڕۆڵەکە ژنیە سەتاقەتی مناڵی نییە من چوارم بۆ پێنجم بۆ ئاە ئێ تۆ مناڵە و خستۆتە بێشکەوە بەستوتەتەوە بەس گریاوە ئاوا و لێ کردو ئەژڵن بەمانەڵەسە بۆ عسەبین ینی مناڵی ئێستا دنیایەکی تر و ژیانێکی تر و تەحملێکی تر و مەسرفێکی تریشی ئەوێت بەڕاستی بەرەشتەکان هەمووی زۆر فەرقی بەڕاستشتەکان زۆر کوالێتیە هەم جێ نووسن هەم یاخوا تەمەند درێژ من شیریان کورە هەموو شتێکیان برسیمانە بوو مەسەلەنی تر چی بووە سەلاجەکە ئەمەخوازانم ئاشتی تایبەت نەبوو تۆ بیخۆی نەخێرەگەماوێ تایبەتمەندی خۆیان هەبێت هەموو جارێک لەگەڵ زربێ و کەسانەی کە تەمەنەکانمان نزیکە لێکە و باسی ئەوەکەم کە فەقەرەی گرانی و ژیان قورسیەکە بینیمان هەمومان بینیمان هیچ بەسەراتێکی خۆش یاخود ناخۆش بەتاکید ناخۆش زۆرە بەس شتێک هەبوو لەو زەمانەیە کە لە دڵە دەرناچە حەز لە خواردنێک بوێنە و توانێ بیکڕیە بەسەراتێکی خۆش بێ نەوەڵاوەڵای جارێکیان ڕۆشتم بۆ چوم بۆ ناو بازار بەڵێ لەم ساعاتن بە پێ ڕۆشتم ئەو دینارە لێ بمای بە شتێ باشتر ڕاستی بەخوا لەو سەری شۆ پاسەکان بە پاسی ڕیمە هاتمەوە جاریکان ئیتر زۆر قەرەباڵ و کابرا هەرتیەکە گوێی نایە کاکە سەرکەونوانی ژنێک سەرکە و لای فڵی ساروخەکە لەوێ ئەپیال مەکتەبی ژینی کسان یا سەرکەوتوانە وڵاتی کەس نەما بۆ می دانیشت بوو منیش مناڵ بووم باشە وتم دای جاوەرجێ من دانیشە خۆت دەزای ئەو ئەدەبوشتە هەر هەبوو بەڕاستی هیوادار وێستەشەر ما بێ ئەتر هەستام و وتی باشە ڕۆڵە ئەمر درێژ بێ وڵات چوو دانیشتمان میش بە کابرام کاکە زەحمەنە بەدابەزینەیە ئیتر نازم کابرا نەیبینی زۆر بێویژدان یعنی بەڕاستی ئێستا زۆر لە ئینم دەرنات یعنی هەڕێک دای بەسام دەرگاکە بۆ نەکردم گێڕێکی پێ و لای خۆ دەرگاکەی کردم دەرگاکەی نەکردم منیش زۆر ئەتیادی و ها یەکسە خۆ دەڵی گەنجێکی مناڵ کارێتی وانە خۆ بەڵا ڕێکەوتمە لمێکەوە باشە بۆ لێ دایگرتم قەدەم بیرم ناچێتوانە بەڕاست زۆر ناخۆش بوو خەڵکی و پاس سەیریانیش تەخوارد لە ماڵەوە گەر پیس بووی تالیان تەخوارە گەر بکەوتی تالیان منەوەنا بەڕاستی زۆر عەزوول بووم چەنە مناڵی خێزانەکەت بووی من حوتەم ئەروەڵا بەجای تۆ مناڵی تر ئەدوانی تریشمانێ ماش خوانەی بڕیانی خێزانێکی قەرەباڵغ و زۆر قەرەباڵغ نانە بەرناکە بە 4 ساعت وگوتیانتی بەس بەخوا بەسەرا هاو برایەکمە بوو زۆر ینی ڕێز بێ لێرەوەی برای گەورە بە ئەوە یعنی ئیتر ئەدنا ئەبووە لە سەر و ئەو دانیشتیکایە کە نانەکە ناهاو قفڵە بوو لەوێ ئەری داگەیشتە تۆ هەتا گەیشتە دەجاوزە دەدایکە بەشی من ئەرێ ناماتێ کاکە دەگەی تا ئەوێ هاو دانی قسە ئێرەی دانی قسە وەرا خێزانێکی قەرەباڵغ بوونی لەسەر سفرە مەسەلەگە گۆشتمان هەبووە کڕین و فرۆشتن هەبوو ئەوەی خۆ بەچە نەفرۆشت بەزیوا بوو بەزدیوا بوو جام ماوەیەکی ژیان لە خۆمەوە نازانم نفسم تۆرا بوو لە مریشک کاکەوی وەرە لای منۆ دانیشەوی وەرە لای منۆ دانیشە یەک جمهورێک بوو لەسەر سفرە زۆر خۆش لەسەر سێت کاتی ناخواردن و شتێت ئیتر سێرەکەم لە چواردەورم مەجموعەیە کۆ بۆتەوە ها من گۆشت و مریشک و شت ناخۆم ئیتر هەمووی لە لامەوە ئەوڵە چریکە گیانوەرە ئێرە الله حسەکە وەرگرە ئیتر جارە ئەمە بێیەکی کار نەبەخوا ئەو بەسەر هاتووە زۆر قرس بوو ڕۆژگارێکی زۆر قرس بوو بەس ژیانێکی زۆر خۆش کەسایەتێکی جوانیشی دروست کرد لە ئێستا زۆربەی زۆری ئەو کەسانە
خاوەن بیرکردنەوەیەکی جیاوازن، تەحملێکی جیاوازن، بەرگەی بوون و نەبوون ئەگریت بەڕاستی بەرگەی هەموو خواردنێک فێری زۆر شتی کردین بەڕاستی ئەو گرانی و نەهامەتی و ینی شتەکان زۆر جوانتر بوو، ینی هەر ینی بەڕاستی ئێمە هەموو جارەکە لە بەرنامەکانە دانیشین هەر باسی هوەرەکەین، باسی ئاوازەکەین، باسی تێکستەکەین، باسی مۆسیقاکەین. ینی بەڕاستی زۆر زۆرە خەڵکیش بزانێ مەسەن تۆ بەچی بە کوێ تێپەڕی. گرنگە خۆی گرنگی و نەرمەند ئەوەیە کە بزانیت ژیانی چۆن تێپەڕی و ژیانی هەمووشمان وازەحەکە ئەو چیمان بەسەر هاتووە چۆن هاتوین و چۆن ئەکاتی ڕاکردنەکە ڕاتان نەکرد ئێوە کە مەسەرەن شەڕ ڕشتە بوو هەنێک کەس ماڵی چۆڵە کرد من عقدەیەم هەیە ئێمە ڕامان ناکرد لەبەر نەرخ ئەخر ئێمە لە دوو ڕاکردن هەبوو 1991 و 2023 لە بەغایە خەڵک ڕای کرد و سلێمانی بەجێشت و ئەو شار باژەرە بەرناکەو بەخوا هەمووش گۆش بژان سیاکە وڵات ناو شارەیە بۆچی لی لە بەغایە وەحاصل ئێمە وڵات ڕۆشتی تقریبا سێ چوار ڕۆژێک بۆ خۆمان ڕۆشین بۆ مەتیقی شار باژەرەوە زۆر خۆش جێگەمان گۆڕی چوونە ماڵی و خزمانە و سەردانماکردن و وڵایتە بەڕاستی زۆر ئین بوو بەڵام نەوەیەکیش ئەوە ڕاکردنەکەی بەڕاستی سەرقاسەریەکە بوو زۆر ناخۆش بوو ئەوەی تر وەکو خەو بیرم مێت ینی شتی زۆر کارە ساتم بینی بەڕاستی لەو ڕێگای هەرچەند ئێمە بە الحەمدولله سایرەمانە بوو بە سایرە هەمومان ڕۆشتین بەڵام مەبەستم قسەکەی جەنابتە و گەرم و ساردی کە ئێمە بینیمان ئەو جیلی ئێستا نەیان بینیوە بۆیە هەستەکەم لای ئێمە بیرکردنەوە نوعێکی ترە ژیان نوعێکی ترە ڕێز و احترام نوعێکی ترە دراوسێتی نوعێکی ترە بەچووکە بەڕاستی ئێمە نەمانەتوانی یعنی قسەیەکی بەرز و نزم بەرامبەر بە دوکانارێکی دراوسێمان یاخوا دەخواستە دراوسەیەکمان هیچ کەس بۆمان نەبوو هیچ کاتێکیش بۆمان نەبوو بۆ هیوادارم ئێستش ئەو گەنجانی کە هەمومان بەڕاستی احترامی دراوسێ و ڕێز و کەس و کار و چواردەوەمان بگرین بەڕاستی گەورە بچووکی لای من هەر وجودی هەیە بەڕاستی تا گەورەی بە پێ بێ مدانانیشم بە ئێستاشەوە پێم وابێ هەر ئەوەش جوانترە و واش گرەوە بیتەوە بەڕاستی ڕاست زۆر ڕاستە لە چ تەمەنێکە هەستی کرد زانیت کە دەنگت خۆشە چکە بەڕاستی شتانە زانی نیوێ هەر بەکە بەهرەیەکت هەبێ من لە سەی ابتیداییە لە مەکتەبی سەیوان بووم لێ مامۆستا بەهادینمانە و دەری مۆسیقای پێوتین ئیتر هەموو نەورۆزێک و جەژنێک منیانێ نادەڕێ لە کاکە بەیانیان بێڵەبانە خەوبەری نابووی بڕۆ لای بێڵێت بەخوا هەر بەجددی هەموو مەکتەبی گیرم خواردووە چیت ئەوت وەڵی گۆرانێکمەوە ئەوەی کاتی خۆی ئەو کابراکەوتی بۆ هەڵەبجە نانەکۆر بۆ هەڵەبجە ئەویان پێوتم هەموو بەیانە بە قورعان ئەوی کاڵێ مەسەن خوایە وەتەن ئاواکەی خەما ژیانژانە بۆ شارەکەی بەهاری سوور هێرۆشی مای کوردستانە هەڵابجەی شەهیدی شا دنیا لەو ئەوە کاکەم و خۆش وتەوت مەزمۆزعەکە ئەو مامۆستای ئەوە بڵێ زۆر خۆشە هێترەمو بایتە وردە وردەشت وای لێ هاوە لەگەڵ ئینەکە گەوراوی چوومە سانی ئەوانی تر سانوی ئەیان کرد بە ماملێ ئەوە نەمای ترە بێت تۆ ماملێ حەسە زیرەک بڵێ ئیتر ئەچوو مادەوای ماملەیەک ئێستا یەکسەر مەسەن لەو کاتانی کە تۆستای ئەوت بۆ مەکتەبەکە چی بوو ماملەکە زۆر کات دەو گۆرانیانم و دالێشم کۆ بوونەوە کورە مامۆسای باباوت ئێوە هەستە سعی بکەنەوە فرسەیەمان ناوەتنێ سعی بکەنەوە لە بن قادرمەیات چیەکەن وڵای مامۆسا عاشقە متەوەستەی هەم کاکەی گۆرانمەوە کاکە مامۆسات خوا بۆمان بڵێ وازی لێ بێنە کاکە دەکەس لێم کۆ بوو هەموو چی بوو ئەگەر ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەو گوڵەی ماشووری گەش عالەم بوو کوا یادی بەخێر ئەوەم ئەو شتانەمەوت مەیلێوی دارمانی داردی من بوو کوا یادی بەخێر چۆن دەبێ فکرت نەبێت تیرت لە جارگەم کاریە ئەو دەمای بوو مە نیشانەی تیری تۆ یادی بەخێر بای شەماڵ بیدا بەداس ئاو دولبەرە هاوارم ئەو گۆرانیە زۆر دەنگت بێت ماملێ زۆر تایبەتە بەڕاستی هەموو گۆرانەکانی زۆر جوانن ئەو کەسانەی کە هونەرمەندانەی کە دەستپێکی هونەربوون لە هونەری کوردیە هەتاکو ئێستا یادەوەری جوان هەتاکو ئێستا گوێبیستی ئەبیت سەیرە بە بۆچوونی تۆ ئەو جیاوازیە چیەکە لەو زمانەیە ئەو گۆرانیانە ئەمە نەماوەتەوە بەڵام لە ئێستا هەندێک گۆرانی هەیە خودت هەندێک گۆرانی بێش هەیە گۆرانەکانیان بەرگی هەفتەیەکە گرێت یعنی زۆرتر ناخانێت بە بۆچوونی تۆ هونەرمەندێک ئەمە لەکوێوە سەر من تەسەورەکەم بە قەرەباڵغی قەرەباڵغەکە زۆر بۆ بەڕاستی هەرچیش هەڵەسێ گۆرانی ئەمە بەڕاستی بە زۆر ڕێزم هەیە زۆر هەموو هونەرەکانی جوای لە هاتووە تشکیلی نەبێت کە کەس دەرەقەتی نایە بە بزەوە درامە شوای لێ بەداخەوانی هەچێکە بینی
شتێکی لە درامایەکە یا فلمەکەیان بەڕاستی هەتاکو جوان لەو دنیا ئاشنانەوێت و تێکەڵ نەبی ناتوانانی یعنی بەڕاستی هونەرە پێش بخەیت قوتێکی زۆر زۆری ئێوە قەرەباڵغەکەمە بەسمەوە هونەرمەندمان زۆر بووە گۆرانەکان هەرچی هەڵستێت ئاوازەهێنێ و هەندێکیش مەسەلەکەش بۆ بە مادی ئاواز وەرگرتن و ئاواز فرۆشتن و تێکز نووسین و تێکست ئەمە ئەڵبەتە حەقی خۆیت ئەگەر ئاوازدانەرێک بێت پارێک لە من وەرگێت من گۆرانەکە بڵم خۆیتی بەڵام زۆر بووە بۆریش بووە ڕاست ئەو سەردەمانە هونەرمەندی گەورە محەممەدی ماملەیە حەسەن زیرێک ئەو شاعیرە مەزنانەیە وەکو نالی و مەحی و گۆران و قانع و ئەمانیان کردو هێ من مکریانی ئەمانیان کردو بە گۆران ڕاستە شعرەکە پڕاوپڕ بووە دەنگەکە پڕاوپڕ بووە بەتاکید و ئەو تۆمارکردنی ئەو ساڵ شەستەکەم زیندووترە لەوەی کە عاسف و گۆرانی بێش هەمووی پێکەوە دانیشتۆ و تۆماریان کردەوە لەوەی کە تۆ بەجیا ئاچیت و بەخوا زۆر بەدڵ مۆسیقایان لیاوە یە زۆر بەدڵیش تۆمار کراوە زۆر بەدڵی ژووتراوە چونکە ئازانی بۆچی لەبەرەوەی ئێستا من بۆ خۆم گۆرانێک تۆمارەکەم تەلەفۆنێکە بۆ هاوڕێکی هونەرمەندە مۆسیقەکانم کە هەمویان هاوڕێ من و ڕفیق من تەلەفۆنێکی بۆکەم ینی ئەڵێ بە ئەمڕۆ مەجالم نییە بەیانی یەک فراغمێ یەم مۆسقاکە عسفەکەم گۆرانەکە چییە ئەڵم مەسەن ئەوەیە تۆنەکە ئەوەیە ئەلە ستۆدیۆکە کوێیە ئەڵم لای کاک فڵان کەسە تێگەشتی ئەڵە خۆم تەنسیقی لەگەڵاکەم کە ئەچێ وەکو واجبە چێ وەکو واجبە چێ کە ئەچەیە ئیشەکەی خۆی جێبەجێکە و ئێتە دەر ڕێک تەلەفۆنی بۆ کاڵێ ئێستا بێمەوەی شێ حەمید بکەم ئەڵێ نا ساعتێک تر وەرە ئەویش مەجالی نییە ینی شتەکان تۆزێک بۆ بە سەرپێی و تورعەت و ئەوانە من پێم وابێ ئەوە زۆر زەوزەرەری لە ئێمەیەوە اینجا بەڕاستی شتێکیش ڕازگویانە قسەکەم لە شوێنێکا قفڵ بووین کاتی خۆی گۆرانی هەرەوترا ئەو زەمانەیەم کە من دەستم پێ کرد بە گۆرانی فۆلکلۆر دەستم پێ کرد پێشتر گۆرانی مناڵان مەوت ساڵ 1990 لە بناوپارێزی کوردستان مامۆستاکەی من مامۆستا عەزیز حەمەکەریم بوو مامۆستا دیاری قەراقی بوو مامۆستا شیلانی پیانۆ بوو کاگێرشی کلارنێت بوو ئەمانە مامۆستای من بوون بەڕاستیە دەستم پێکرد لە بناوپارێزی کوردستان بە هەمووشمانە بووین بە حەوت مناڵ هەژ مناڵ بووین دەنگمان خۆش بوو گۆرانیمان و ئەو فستیڤاڵانە هەموو ئێماما کرد ئەو خۆمووی ماوە و ئەرشیف بکراوە دواتر کە زەمانەکە گۆڕاو هاتمە ناو بوارەکە و وردۆ دڵ فۆلکلۆر دەستم پێ کردوتم با بێم شتێکی تازە بکەم چی بکەم دەی چی بکەم ئێمە هەرە خولینەوە لەناو ئەم دنیاە هەرە خولینەوە هەر گۆرانیڵین بۆ عاشق ڕۆیشتی فەوتای مردم خەوم بینی دوێنە بەڕاستی باڕازگۆ بینیانی هەستاموتم باکە کاکە با گۆرانێ دروستکەین ئەم جارە با وەسف بێ کاکە لە گۆرانەوە لە هونەرمەندی گەورە و هەمەی نێرگز و قادر کابانەوە گۆرانیمان نەبوو بۆ وەسف باڕازگۆ بینیانی ڕاستە ئەستام ئەو تێکستە جوانە ناکسێ بەسە کسێ بەسێ دەوازوێنە لە ئاوێنە بەڵێ ساویسم پرسیارەوە لێ بکەم سپاس دەکەم هاتمە ناو بوارەکەەوە هەر لەگەڵ بڵاوم کردەوە تەماشام کردێتە هەر وەکو مزاهرە ڕاستە هەموو ئێستا ئیشە ئێستا هەمووی ئەوستایی لە ئیشەکە دە باشە بۆستا شتێکی ترمان بەجێشتۆ بگەڕێنەوەی بەڕاستی شتێک ئەو دنیا خانە و گەس و شتەکەی لە شڕی شوێنەگەکرێت هەمووی بەدوایە کەس ئبداعی نییە کەس شتێکی خۆی نییە گەرەوە زۆر سۆر سپاسی هونەرمەندی گەورە کاک زەکەری عەبدوڵڵاکەم زۆر بە تایبەتی بانگی کردم بەزەمێ ببینم دەستخۆشی لەکەم بەس بۆ گۆرانی ڕاست یعنی ئەو دنیا چۆن گۆڕی ئەو شتانە چۆن گۆڕی زۆر شتێکی دیوارێکە تشکان دیوارێکە تشکان ئەو هینێک لا ئەو ڕۆد لابرد بۆ خەڵک ئیتە خەڵک وا گۆرانی ساموو گۆرانەکان وەسفە ئێدە بۆستن شتێکترمان بەجێشتۆ کاکە ئەی گۆرانی بۆ ئینسانیەت ئەی بۆ وەتەن ئەی بۆ نیشتیمان ئەی بۆ سلێمانی ئەی بۆ هەولێر کوا ئەی وشە فۆلکلۆر جوانان نەکوان ئەمە گلەیە بەڕاستی گلەی جا شتەکان تۆزێک تێکترنجاوە ئەیتە خەڵگە ڕوای قەرەباڵغیەکەوێ کابرا دەنیشی خۆش نییە کەسی ئەڵێ بەڕاستی ئەو کاتەی بەرهەمی ئاوێنەت بڵاو کردەوە کوڕەکەم تقریبان 6 ساڵ ئەوانە بوو زۆر کەمگوی لە گۆرانی کوردیەگرێ لێرە شاتا بەرامبەرمان دانیشتوە زۆر کەمگوێ لە گۆرانی کوردیە کرد بەڵام ئەو گۆرانی لەبەر بوو ئێستاش ڤیدۆکەیم هەیە بە مناڵی دانیشتوە ئێڵێتەوە بوو یعنی بەرهەمێک بێ ئەگەر بچێتە دڵی گەورە و مناڵیشەوە کەواتە پەیامەکەت گەیانەوە ئەمە زۆر زۆر گرنگە لەوەش ناخۆشتر کە من ئێستا ئەیبینم وەکو گوێبیستێک من ناتوانم بڕیار لەسەر گۆر هەنێک شت بم چونکە لە مەجالەکەی خۆمانیە ڕاستە بەڵام
چۆن لە بواری نواندنە هەنێک شێوازی ئێرانی و ئەوانە هاتۆتە مەجالەکەەوە وەکو ئەکتەرێکی فارس تەمسیلەکەنی هاشتێکە بە ئەبینم گۆرانی بێژەکان وەکو گۆرانی بێژێکی فارس گۆرانیاڵن یا وەکو گۆرانی بێژێکی ئەوروپی گۆرانیاڵن وەکو بڵغاری وەکو کە بەڕاستی زۆر خەفەتی پێخۆم وایە یعنی ئێمە من چەند جار کە لەگە خەڵکی دەرەوە دانیشتوم مەسەلەن کەسەکە هونەرمەند بە وتوتی ئای دنیای ئێوە لە گۆرانی و مەقامات و چی شتیتیایە خۆت ئەزانی ترەوە هەورامیە ئەوەیە ئەوە لۆرێ ئەوە ئەنواع و ئەشکاڵی جوانمانێ بۆ ئێمە بچین نەسەی گۆرانێکی فارسی بکەینەوە ئەوە هەیە گۆشمان لێ نەک ئەوەی کە بڵم تەکنیکی وتنەکەی باسەکەم تەکنیکی دەنگە و سەداکەی نازام ئەوە چۆن پێناسە ئەکرێ زۆر خەفەت لەوا خۆم مشکلەکە ئەوەیە ئەوە هەموو گۆرانەکانیان تەرجومەیەکەن بەڵێ یان بەرگێکی کوردیەکەن بەبەرە من ئەگەر دایما و قسەیاکەم ئەگەر بەو شێوەی ئیشکەم ئاوازێکی تورکی فارسی بڵغاری یۆنانی بێنم بەڵێ یەک تێکستی بۆ بنووسم ئەم هەموو برادرە شاعیرە جوانم هەیە ناڵم بە شەوێک بەڵام بە هەفتەیەک بۆ منووسێ وانم بێم و کەڤەریکەم و بێڵێم و تاپڵەشم بۆ لێدە بەس بۆ خۆی وجدانم قوڵی ناکە ئەو نوعانێک کە بەشە هەفتەیەکە گۆرانیانێت چونکە ناتوانیت لەگەڵ وجدانم قوڵی ناکە چونکە زایسی هەزەکەم هونەرمەندێکی وەکو کاک ڕۆژکەری و کاک زیاد کاک زەکەریا کاک ئەشدەر وهەبی باولای ئەمانە هەموو بەرم کاک کەمال محەممەد باشە کاک ئەیوب عەلی ئەم هەموو کاک عەدنان کەریم ئەم هەموو ئەمانە ئاواز ئێستاش زیندوو گۆرانێک ئەمانە ئاوازی زۆر زۆر جوانیانەیە بۆ من نەچوو ئاوازی لەوان وەرگرم ڕاست بۆ بچمی کابراایکی فارس بڵێمەوە بۆ بڵغاریەک بڵێمەوە بە حەقیقەت وایە زۆر ڕاست بۆ من یعنی بۆچی بۆ و خانمەکانیش لە هەنێک لە گەنجانە بەڕاستی بەڵێ گۆرانی هەیە ئەڵێ من ستایلێکی جیاوازم هەیە نازان نا مۆزۆ ستایل نییە مۆزۆ ناکرێ ئێستا من تەمسیلکەم بە تۆنی دەنی کچێکی توزانم ئەمریکیە ئەیۆنانیە ئەوە چونکە نابێت من کوردم لە ئاخیرە یا مەسەلەن کە مخریجەگیت ئەڵێ وڵا پێویستم بە ئەکتەرێکی زۆر زۆر زعیف و زۆر زۆر زۆرەوە بەس تۆ مجتەمەعەکە وانە و کۆمەلگاکە دوانیە ئەبێ ڕەنگانەوەی کۆمەلگا بێت هەموو کەسێک ئەزانێت شەیپەکان چۆنە دەنگەکان چۆنە مۆسیقاکان چۆنە تاکید بەس خەڵکی وردە واقع یعنی لە واقع شتەکە تێگەیشتەوە ڕاستی خەڵێکە خەریکە هەڵشتەکان لەکتری جیاکات بەس منە کشتی زۆر سێرم بینیەوە لە گەنجەکانە گەڕاونەتەوە بۆ گۆرانی کۆنەکان وایە هەست بەوە ئەەکەم پێشتر وانە بوو بۆخوا ینی نەبێ بەم مەسلەیەک ینی زۆر کەس شاتی شتم وایە 10 ساڵ لەمە پێش تقریبان کە من ئەو گوڵچنانم دەرکرد بدوایەکە چەند گۆرانێک بدوایەکە ئەوی علی مەردان وانە ئیتە وردەوردە خەڵکت ژی لە کۆنەکە زۆر پیان خۆش بوو گەنجەکانی ژەر پیان خۆش بوو بەڵام من 10 ساڵ لەمە پێشوتم وتم خەڵکە گەڕێتەوە بۆ ئەوە ڕاستە ئەوە گەڕاویشەتەوە یەک کێشەشمان هەیە هەمومان حەزەکەین فێری هەموو شتێک ببین هەمووشمان ئەمانەی لە هەموو بوارێکە ئیشکەین من لێرەوە ناوی کەس نابم بەس چەند دەرهێنەرێک عفو چەند دەرهێنەرێکە تا ئێستا پەیوەندیان پێوە کردوم داوای لێبوردنەکەم عفو چەند دەرهێنەرێک پەیوەندیان پێوە کردومە تا ئێستا پێیانوتم بۆ درامە و بۆ فلم ئەنی یەک دوانێکیشان هەر لێم عاجز بوون کەوتومە نایکەم و بۆ شوێنی باشیش پیانوتم و بە درامای باشیش پیانوتم لێرە لە هەولێر هەتا ئێستا بەشداریم نەکردو هەر لەم ئامادەنیم ڕاستە هەر لەم ئامادەنیم من دڵنیاشم بچمە نا ئەو بوارەوە سەرکەوتوم بە سەرۆم نا من جارێ بوارەکەی خۆم ئەبێ سەرکەوتوترکەم باشترکەم گۆرانی تازەتر بۆ چوونەکانی شرد نییە مەسلەن ئێستا من پێم بڵێ بەخوا هەستەکەم تۆنی دەنێ خۆشە بۆ گۆرانی ڕێکۆرنەکەی مستەحیلە شتیوا بکەم جارە لە بەرنامە شتا پێ بڵە گۆرانیە بکرێ عتەریقا بماڵم ئەگەر بمزانیا گۆرانی بەوە گۆرانی بێت بەس ئەوەی کە لە مەجالێکە بڕۆیت و سەرکەوتووە بیتایە وەک لەوەی بڵاو بیتەوە نازانم هەستەکەم بینەر و بیسەریش زیاتر بەڵێ بەتاکید قیمەتی هونەرەکە دەزانن نابێت هەموو شتەکان بی بەدەستەوە ڕاستە سەرکەوتو لەوەیە کە بەڕاستی ئەو بواری خۆت پارە پێبێ بەرزڕای بگری کاری جوانتری بۆ بکەی وەکوم و هونەرمەندەکانی دنیا بەڕاست ئەوەی کە بە بۆچوونی من ئەوەی کە باسیشمان کرد لە باتی ئەوەی گۆرانیەکی
فارسێک یا هەر هەموویەک لەو زمانانەی تر بڵیتەوە گۆرانیکی کۆنزی کوردی زین و بکەیتەوە زۆر خۆشترە یعنی بەراوردەکە بۆ چوونی من وایە زۆر خۆشترە بۆ ئەوەی کە لەکوێوە لەوەی کە جەنابەت و دکتۆرڕەوا و هەنێک کەس گۆرانی کۆنەکانیان جارێکی تروتەوە وایان کرد جیلێکی تازە بڵێ ئەم گۆرانیانە هەیە چکە تابانی بە کەسێک بڵە گوێ لە گۆرانی فلانە کەسکە کە لە ژیانە نەماوە زۆر کۆنە تااقەتی نییە بەس کە بە دەنگی ئەو گۆرانی بێژەی کە خوازیاری دڵێتی گوێ لێ بێت و جارێکی تر عاشقی گۆرانیەکە بێت و ئەمە زۆر گرنگە من گۆرانی ینی ئێسش لە لایڤ موزیکانە گۆرانی هونەرمەندی ینی هونەرمەندم وتووە هەڵک دوای لایڤەکە هاتووە پێی وتموتی ئەو فلانە گۆرانی تەسویرم کردووە توانی پێم بڵێ چۆن لیکەکەی بدەستکەوێت هیچ شەیە چۆن تومەی فلانە هونەرمەندە ڕاست وڵی نازام ئەی خۆت نیتە من گوێ لێ بگرم بۆی خۆ مەسەلا نەوتمەهی من نییە بەخوا ئەوی فلان کەسە بەڵام خزمەتی ئەو بکەی باشترە بەدڵنیایی و جەنابەت فەرمووت بەدڵنیایی بەتەکیت لە ئێستا کەمتر دەرەکەوی هۆکارەکەی چییە کەمتر بەرهەمت هەیە بەرهەم مەبێت ئینشاڵڵا هەندێک ئیش و کارمە بوو لە لە دەروی وڵات بڵێن لە ئەوروپا و تقریبا 9 مانگە بێ نەگەڕاومەتەوە لە سویدم لەوێش ژیانی ماڵ و مناڵ و مناڵەکانم لە ڕەوزەن و خۆشم سەرقاڵی چەند ئیشێکم و لێ بەس لێ حەفلوشتم بڵین بەردەوام هەیە لە ئەڵمانیا و هۆڵندا و نەرویج جومانە لە شارەکانی ترینا و سوید وانە حەفلەوە هەنگشتەکان دەکەم بەڵام بۆ کلیپ وانەش تۆزێک لەوێ زەحمەتە ئیتر ئەوە هاتوومەتەوە بۆ ێرە خەریکی کاری نوێم و جارێکە لێرەم خەریکی لایف و حەفلە و ئیش و کاری چەند مناڵەت هەیە من دوو کچە هەیە خوانەی بڕێ یعنی تر لە نازوونی عمەتای بۆ باوەک زۆر خۆشە ئەوشتە تەمەنیان چەنە؟ یەکێکیان ساڵ و نیوەکە ئەوەی تریشان 5 ساڵ و شتێکە 5 ساڵە نایەن چییە؟ مارڤا و میلڤا کێ ناینا خۆت یا خێزانەکە وەڵایی ڕەئی هەردووکمان بوو بەڵێ بەس بۆ مارڤاکە زیاتر خێزانم بڵێ داینا ئەوتی بۆ ناوینەنین مارڤا وتم ناوێکی جوانە بەڵام ئەمەکەی ینی پێشت دایک بوون تەواە ناقەشێ ڕۆیە نا هەر پێش زەواجی خۆڕاست لە کاتی خەباتەکەی خۆشەویستیەکە بەقەرارتاندا وتمان قەرارمانە ئەگە خوا کچیە ناوێنین ئەوە بۆ کوڕەکەش دامانەوە نایڵم کوردوتەنی واتاکەی چێ نازانم ئەڵم بۆ ئەبێ ئەم سۆڕاکەم لە هیچ وڵاتەکە ئەم شتە هەبێ ئەبێ ناوەکە واتای هەبێت بەس لێ خۆمان ئەم شتە هەیە ئێستا بە ئەوروپێ بڵێ بە سویدێک بڵێ تۆ ناو بۆ نمونە مایکڵە بۆ نمونە قەت پێی بڵێ یانی پێی بڵێ ناوەکەیانی چڵێت شتیوانی ئەڵێ تۆ قسێ بە ناوەکەی منە چێکە تۆ من ئەو شخصم زۆر سێرە ئەو شتە زۆر سێرە تۆ بڵێ واتاکەی چییە؟ واتاکەی چییە؟ هەرگەڕاینەوە مارڤا کچە گەورەکەمە مارڤا ینی گوڵێکی ڕووسیە بەڵێ وەکو نێرگز وایە یەک مۆسمە بەڵێ ئیتر نامێنێ پسکۆلەکەشیان بە بەریتانیا گەر هەڵ نەبم مابسام ئەستێری دەریایە میلڤا بەڵێ میرنا میلڤا ورسە بۆ نازام دەوری ئەوێ میلڤا گیانوەرە هەستێ خۆتە ڕاتون ڕاتوی ترس کەسکەش باەکڵێ ئاێوەرە بە قوربان میلە گیانەوێ وەر هەر سەلاوی یاڵە بە قوربانە بەقام پێ برا باسی ئەوەمان کرد کە مەسەلەن هونەرمەند هەیە هاوکاری کەسی ترەکات خەڵک پێگەێنێت بەڵام دوایی پێچوانە ئەبێتەوە شتەکان تۆ تا چەند بەرەمە کەوتویت وەڵاهی لە بوارەکەی خۆما وەکو پێشتر پێم وتنوتمەوە ساڵانێکی زۆر دەمێکە بڵێن خەریکی لەو بوارەیە لە پێش هەموو گەنجەکانی شۆ بەڕاستی دەستم پێ کردووە و ئەشی فیشمە ینی ئەوەی کە ئێستا لە بوارەکە گۆرانیڵن هونەرمەندەکانی تر ناوانی تر ڕاست وی تەمەنی بنین بەڕاستی سەروتر باسکە بێ بۆ خوارەوە لە تەمەنی منەوە لە پێش هەمویانەوە لە بوارەکەم و هاوکاری زۆر بەشیانم کردووە و ڕێنمایشم کردوون و ینی حتا بەرهەمیانی ناوە جۆم لێگرتووە و تومە ئەمە بڵاوێتەوە ئەمە بکە بە کلیپ ئەمە والێ بکە و والێ بکە مایکی شماونەتی تومە بڕۆ گۆرانی بڵند لەسەمەس هەمووشیان بەڵام خۆشبەختانە سپاس بۆ هەمویان تا ڕادێک هەر ئێستا بەریەکە کەوین هاوڕێ من هەمویان خۆشەویست و عزیزن ینی لەلام پێشم خۆشە هەمویان سەرکەوتون و هەمووشان
بوون بە هونەرمەندی باشی ئەم وڵاتی خۆم. ئەی تا چۆن غەدرێ لێکراوە لە ئیشەکەتە؟ وڵی غەدرم لێکرا غەدر بۆ معنای کە هەنێک بەرکەوتنتە بێ کەم بڵێن زۆر کەم خەڵک وازانە مەسەن بۆن منە تۆ 10 ساڵە گۆرانیێڵی زۆرم پێ ناخۆشە یا 15 ساڵە کاکە من 15 ساڵ لەمە پێش ئەندامێکی کارابوو لێکێت و نەرمەدان ئێتر بزانە یەکێ لە مناڵەکان بوو مەڕاستی ئەوە لە عینەشە نابووی ئەها بڵە کەسەکە بڵێ گەنج و وینی و بلی ڕۆکی خۆش پێ خۆشە بەڵام زۆر ناخۆش ئەو هەموو خزمەتت کردووە ڕاستە زۆر ڕاستە ینی ساڵی 1999 کەمە چوومەتە ئەو ڕێکخراوە نۆ مناڵ بە هەموو بەخواد نۆ مناڵە بووین چەند بوون هەموو کاک دیاری قەناخی ئێستا شەر پێم مناڵەیە حامید عوسمانیا پێم مناڵێ هونەرمەندی بێ هەر پێم لە گۆرانی بێژە سکۆلەکە بەڵێ ینی یەکێک کە من کاتی خۆی چوومە ستۆدیۆکەی ئەو لەگەڵ کاک ئارایە بوو سەردەما گۆرانی ڕێکۆرد دەکەی کاکە ئەمە زۆر سکۆلێ بەڵام هونەرمەندەمە ئەمە زۆر سکۆلێ بەڵام هونەرمەندێکی زۆر باشە ڕاستە سپاس یەکەم ئەمە بەسم لێرا چێ بمەسمەوە شکول لەخوا بەزیان بەمووی شەکانمان بەسەرکەوتوی کردووە توانیمە تا ئێستا ئەو هەموو ئیشە جوانە بکەم هەم لێرە هەم لە دەرەوە خزمەتی خۆم هەستەکەم خزمەتێکی باشم کرد بێ نەخوا بەزیابێ چ گۆرانیەک هەیە لە گۆرانەکانی خۆت تایبەتەکانی خۆت کە زۆر تایبەتە لەلاو یەکەم جار دوایی چ گۆرانێکی کوردیش هەیە کە هەمیشە لەسەر زارتە و لە مێشکتە حەزل لێ ینی لەو گۆرانیان وڵی گۆرانەکانی خۆم هەمووی خۆشمەوێن بەدڵنیاییەوە بەڵام ت دانەیەک هەیە تۆزێک تایبەت و هین گۆرانی سلێمانی تۆزێکمان گەلێ بێ ئاوازەکەشی خۆمە بەڵێ کاتی خۆی کاک ئیسماعیل محەممەد لێرە ڕزم هەیە تێکستە یامێ وتی ئەم تێکستەم نووسی واستەکەم تۆ توانی شتێکی جوام بکەی بۆ سلێمانی وتم باش بەسەر چاو بەس تێکستەکەم بەرێ با ببینیم چون بۆ لای و یەکتریمان بینی و هاتمە دەرەوە لەناو سارەکە دانیشتبووم خوشکەزایکی خۆم لەگەڵا بوو ما تێکستەکە بخوێنمەوانێ هەرچەند و 2 جار بۆی خوێنمەوە باخۆشم پێی خوێنمەوە بزانم چییە خوێنمەوانێ هەر لە بەردەمی ئیزای خاکە لەوێ لەناو سیارەکە ئاوازەکەم بۆ دانا تێکستەکەەوە جوان بۆ یەکسەر هەر لە ئاوازەکەم بۆ دانا و مەوەش بوو کە بڵاوم کردوانێ خەڵکێکی زۆر لەخوا بەزابێ حەزیان لێتی وە ساڵانە کردی سلێمانی کرێتەوە ئەو گۆرانیە لێ درێت و خەڵکێکی زۆریش گۆرانی کوردستانی شم هەر زۆر خۆشەوێ ئەو کوردستانەکەی خۆشم ساڵی 2012 کردم ئەوە شەر گۆرانێکی زۆر جوان کامیانەتوانین ئێستا بۆی حەزم لێ تۆزێک لەگەڵ ئەو کەشی سلێمانی لە تاوانەوە دەوەرەوە سەرێ بەراوە جارێ بە سارمان کەراوە مەیلەکەی ئەو سام بەرەوە هەر لێرە بمێنەرەوە دەوەرەوە بۆ شارەکەم بۆ شارە پڕ یادگارەکەم بۆ گۆیژە و سەر چنارەکە بۆ لای گردەکە یارەکە سلەیمانی هەر چۆنێ بێ بۆ من جێی کامەرانیا من دوو خۆشەویستم هەیە یەک تۆ یەک سلەیمانیە هەردەنگت خۆش بێ لەو فەقەرەی کە ئەڵێ گۆیژە و سەرچنارەوانە لە گەنجیات شوێنێک لای تۆ تایبەت بووە سەرچنار و تر گۆیژەش هەمومان ئەو هیچ بەزەوە تۆزێک ئەو زەمانە تۆزە قورس بوو بڕیت بۆ گۆیژە هەستا ماستەکەم ئەزمەڕ هەبوو بە پێ ڕۆشتی بە پێ ڕۆشت خۆ لە ماڵی نزیک وە نزیک نییە کاکەڕەکانە سەرکەوتی بەخوا مناڵ بووی نەورۆزان بە تایبەت زۆر دوورە بە ئێستا هی ناڕۆشتم لەگەڵ مناڵانە بەخوا هەر بەجددی مەسە خەڵک وازان ئەڵەمە زۆر هار بوو بەڵام ئەزە بشێت بە تایتانیکی ئێستا هەڵەگەڕام بۆ بەڵێ ئەزام شوێنەکەی موقعەکە ئاوا سەرکەوتم بۆ سەری سەرەوە ڕۆشم خۆ ئیتر لە تایتانیکەوە شاخەکە تەواو لەوێ دەستی پێکە بەڵام ئیتر خۆ کە دەست پێکە لێوە کە دەستی پێکە تا چووە بڕۆشتمایە ئیتر ئەڕۆشتم بەڵام تو مناڵی وا بوو لە دواوە جێمە ئیتر منیش مەجبور مەگەڕام بەتەنیا نەمە ئەی سەگ و ئەم شتانە ناترسای یا زۆر بوون زۆر بووین مناڵی تقریبا بە 8 مناڵە بووین ئەرەوەڵا لەگەڵ باسی سەگم لەگەڵ ئاژەڵا بین چۆنە وەڵی تۆزێک بڵین ئاژەڵەوەی کە مەسەلەن بەخێوی بکە هیچ بەخێو ناکەم بەڵام قەتیش ئەزێتی هیچ ئاژەڵێک ناخۆشە
ینی خەڵک ڕای بگرێ ڕێزمێ پێم ناخۆش منیش تۆزێک لەگەڵ ئەو هاوڕێکانم کە من ڕاکە ماڵی شیرۆشتیان هەیە ئیتر من فۆبیاشم پێ هەیە ئیتر حیاتە لێ تاڵە بێ من ما هەر ماڵی هەبێ ناچمە ژوورەوە نازان ینی تۆزێک نازانم ڕانەهاتنە وڵی ڕاش هاتن ڕاش بێ هەر پرسە لەور پاش بەلاما ڕۆیەک 1 مەتر دوورەکەەوە هەچەم پێشیان ناخۆش ئاژەڵێک زۆر ینی سترێسە بی پێی مشک وڵای سەر لێرە ببین بەڕاکردنە ڕۆم تا خوارەوە یانێکە لە شوێنێک بێت فۆبیا پێ هەیە بەخوا لە هەلا هەر شوێنێک بێ ڕاکەم یەک بەرنامە بەجێنێژ لەو لێر لەسەر والله ئێستا گریمان لە ماڵەوە لەگەڵ خێزانەکە تا لە باخێکن دوو کچەکەت و خێزانەکەتە لەگەڵیاڵن ئاها باوکە ئەو مشکە ئەزریکێنن تەلەفۆنەکەم تۆ چیەکەیت مەسەرەن ئەمانن لەو سوچێ ئەوە مشکەکەیت تۆ لێریایی چیەکەی ڕێی من ئەڕۆم بەڵام بەزای چێکم بەخوا بەسەری دایکم تەلەفۆنەکەم هەر بەزدی ئەبێ بێن مشکەکە نەوەستاوەتە تۆ تەلەفۆنەکەیتین بێ بەخوا لەو شوێنە ڕۆم لەوە لە هەولێر بەرنامێکمان نەبوو لەگە گۆڤار بەڕەحمەت بێ گۆڤاری وفاتی کرد لەگەڵەوە هینمانە بوو بەرنامێکمانە بوو ئیتر هەر ئاوا گۆڤار لەو کاتای قسێک وتی ئێمەوە ئێمە بەڕەحمەت بێ دانیشتمە تەنیش وەڵام ئەوە خەیاڵم ڕۆشتە بوو سی خوار مەسەحەکەم کرد ئەوە موزیعەکە قسەی لەگەڵەوە کرد منش خەیاڵم ڕۆشت بوو لە پڕ مشکێ دەرچوو هەر ئاوام کرد تاکیدم کرد ئاوا سێرەکەم کرد بۆ هەڵە سامڕام کرد ئیتر کامێرەمانەکان کۆرەوتیان کاکەوە چی بوو دەگەی هەمووی حەپەسا هەدا 2 دقەش ئەوتم بابە مشکی لێ کۆرەوتی کاکە مشک لە شۆ تۆ لە شۆتم بەخوانە ئێوە کە فۆبیا بە شتێکە بێت دوور بە دووری هەتاوەکو حەلی نەکەن نام کاکە چی لێکەین جا لەژێ ستەیجەکە شابوو ئێستێجەکە بەرز بوو ڕاستی دروستکرا بووەوە چی کردڕاو کردیانی ڕۆیشتمی دوایوتان کاکە جانڕێت زۆر تەریق بوومە خەڵکی وەستا بوو کوردیان حەمی دووەرەتە قۆڵم کرد بە قۆڵی باش بوو بەسەوەرێکە بەخوا ڕام کرد ئێستا مەسەلەن بۆ نمونە من لەگەڵ هەموو ئاژەڵە ماڵەکانە ئەترسم یعنی لە مریشکێک ڕاکەم جوچکێکەوە بەس لەگەڵ ئەوانی ترا کێشەم نیە مەسەلەن مشک دوو پشک کولە قالۆنج ئەمانە هیچی کێشەم نیە هەستەکەم ئەتوانم ئەها نام کولە شت ئاساییە بەلامەوە بەڵام مریشکی ڕاومەنێت یعنی طبیعیەوە بەڵام مەسەسە بۆن لە فیلمی کفنا مەشەدێکمان هەبوو لە ژوورەکەی ئەومانە کرد ماڵێکی لادێ بوو زۆر کۆم بوو مشکەکە هەرەوە نەبوو لە بەلامانە نەڕوا یعنی هین نێتە ناومەوزعەکە هەر هاتو ئەچوو منیش ئەمزانی وایە و کەسی بەرامبەریشم دانیشت وەکتەرەکە ئەوە ترسا قسم نەکرد چکە من ناڵم لەوانە ناترسم ئیتر ئاستا بوو مشکەکە کە دوو قازەکەدانێ لۆ چاڕێک کەت بێ لەگەڵ بوتیان کەدتم مشکە چەند جوانە نەما بوو بە فەوزا و فەرتە ناوی ڕێکردە دەر زۆر ناخۆشە بەڕاستی شتێکی ناخۆش شتێکی هینە هەزلی و جوینە زۆر لە ئەوروپا هی ماڵیش هەیە لێ دانا هی ماڵیش هەیە بەس لە ئەوروپا هەر زۆر هەراوە لە هینەکە جارێکیان نەڕۆشتم لەگەڵ ماڵەوە بیرمێ ئەو کچە گەورەکەم تازە دایک بوو ئەمە باسی ناو سویدی بووەکەم بەسەر جادێکە ڕۆشن نیش وتمان با پیاسێ بکەیت ئەو مناڵەخە مەعرەبانێک و با بڕین پیاسێ بکەیت خۆش سەر جادانەوە والله کاکە پیادە ماڵە ئەوە لە دوور تەماشاکەم لە زیرابێکە و یەک دوان هاتنە دەرەوە جرس گەورە کە لەگەڵ ڕۆژمان پەڕی جادەکە خەری وەرسیارە لێم وە وتی بۆ شۆ ڕۆشتی وتم تۆ بڕۆ سێم پێ دەکەم بۆ تۆ خەری من بڕۆ بەخوا لەو بریجادەکە ڕۆشتم ئەتا زۆر پێیزار یەکشت زۆر سێرە ئەو شتی کلی ئەترسیت بۆت هەڵ ئەکەوێت لە هەموو شوێنێکە وایە ئێستا مەسەلەن من ناڵم فۆبیان بەپشی لە هەیە لە شوێنێکام لێی نییە دروستە بێت لە پڕێک ئاوڕێمەوە لامۆیە زۆر ناخۆشە ئەوە بەیانێکیان من بە قیتارە چوو بۆ ئیشەکەم لەوێ حەد لەم ماوەی پێشوا بوو بەیانێکیان سام بەفرباری بوو وتم باستم بەڵام ئەمە گەسێنم 10 دقەی ماوە یەکسەر قیتارەکەیت لە کاتێ لە محەتەکەبی ناژێتەوە تانی ساعتی تر تۆ لە ئیشەکە دواکەوی بۆ ڕام نەکرد لەکە ڕام کرد باڵی لەسەر شەکەی خۆمان تا محەتەکە لە پڕێکە یەکدانە ئەو من ڕام کرد و ئەوی ڕای کرد تێگەی وەڵڵای وابزانم بۆ خوایەک باز زمانە ئەو قاچم چۆن نەشکا باشە زۆر شتێکی زۆری زەعاجە زۆر زناڵم ماوەیەکە کارۆ فێر بووە خواردنی پشیلا خاتە سارەکەەوە کە ئەمبینێ ئایان ناتێ منیش چوومە خوارەوە بانیکان تای سارەکە بم پشیلێکی بچووکیش بوو بەس
ئەی خوێنێتەوە هەستەکە ئەترسیلیت خۆی لێبێ بە شێر تێگەی ئەوام کرد سێری کردم ڕۆیشتم ڕۆی هەر ڕۆی لەگەڵ ما چۆش لەی مەزەها فێری کردو خواردنیاتێ ئەی خوایە چی خۆنا هەر ختەکەش لە دوور وەڵام خت بەزین نییە ڕۆیشتمەوە سەرەوە ڕۆیشتەوە ئەولا هاتەوە هاتێکی جار پیاەک بێ حەلکردمتی بۆ دەرکەمەوە پشی لە بچکەوتم ماڵە کاک حەمید لەگەڵ چ هونەرمەندیەکە کێشە هەیە تا ئێستا هیچ شتە ڕوویاوە لە ژیان تا ناوەڵا هیچ کێشەیەکم نییە لە خاوە لەگەڵ هەمویان هەروکو برا و دۆست و هەلەکە خانمەکانیشە هەمویان ینی حەفلیان لەگەڵاکەم ئیشەکەین بەیەکەوە بەرکەوتنی ناو کەناڵەکان و تەلەڤیزۆن و ئیتر ناشکور لەگەڵ هیچ کەسێکا کێشەم نییە کۆتا گۆرانیت لەگەڵ جێگرا ئەو گۆرانیە شادە بوو کە پێکەوتانە بیرۆکەم گۆرانە چۆن بوو بیرۆکەم گۆرانیە دەمێک بوو لەگەڵ جێگرا دامان ناوتوان بێکەوە ئیشەکەین ئیتر کە وتی چی بکەین چی نەکەین چی بکەین چی نەکەین تون گۆرانی هەڵپەڕکێ بکەین وتی ناڵە حەمی دووبارەیە هەڵپەڕکێ زۆر کراوە ئەمە ئیشێ بکەین ئەها ئیشەکە تەنز بێ ئەمانە ئیتر دوایی هەڵستانی پرسمان بە شێ کرد بە ئارۆس مامۆستا حەمەد سەیدی برایم لێرە ڕێزم بۆ هەیە دایشتی کاکەجان خۆم قساکەم لەسەر مۆزوعەکە چی بێ باشە دەی هێنامان و بردمان دوایی قسەمان لەگەڵ کاکە مازیار فایقیش کرد بە هەموومە کۆبووینەوانێ وتمان با ئیشە بکەین لەسەر پارە لەسەر ئەمڕۆ لەسەر دنیای ئەمڕۆ کە ڕاستی ئاوا نازام زۆر شت خراوەتە پێش شتی ینی کەسایەتی و خزمایەتی و دۆستایەتی و برایەتی و دراوسێتی و هەموو شتێک بەڕاستی خەریکایی نەبێت ناشرینەکە ئەو مەسەلەیە ئیجا وتمان ئەمە زۆر باشە هەم ئیشێکی ژەبێ قەراربانە کردمان و زۆر باشش ڕۆشت و خەڵکی زۆر حەزیلێتی و بەدڵنیە گۆرانێکی زۆر لایڤەکانیشە خەڵک زۆر داوایەکە و ڕاستە هەردوو کیشتان لە ڕووی هینەکەوە چکە بەخۆشەویستی گۆرانەکەتان و تۆ بۆ بینەریش خۆشترە بۆ بڵم بۆ بیسەریش خۆشترە کە گوێ لێتانە بێ کەبەر کۆمنتی ناخۆشەکەویت چیەکەیت وەڵامەیتەوە یاخود دیلێتیەکەی یاخود کەسەکە بلۆگەکە شت زۆرە بامی نەژێرم نا بەس هیچ شتێک ناکەم بڕوا بکە قەتیش دەستکاری کۆمنت ناکەم بەڵام بەهرە بێ ڕێی خۆیەتی بەڵام شتی نەشیاوانە تا سەشکور کەس شتی نەشایی بۆ نەنووسیم ڕاستە بەڵام ئیتر کە زەواجم کرد عادەتەن وەکو هەموو ئینسانێک یعنی وەکو مرۆڤێک وەکو دامانە و وێنەکەمان بڵاو کردەوە پێیجەکانی تردایانە خوا مەزانێت چیان پێوتین چیم کردوتم باشە چیم کردەوە خۆشتێکی خراپم نەکردووە بەڵام بڵین بە نیسبەتێکی زۆر کەم هەموو دەرکەوتنێکی خانم قورسە بۆ هەر خانمێک بێت ئایا خێزانی هونەرمەندێک بێت یاخود خۆی هونەرمەند بێت یاخود هەروەیە لەسەر جادەم چاپێکەوتن لەگەڵ خانمێکە ئاکەن بڕۆ کۆمنتەوە سیر کە بەڕاستیمە زۆر شتێکی ناشرینە بۆ بێ کۆمنت بنووسم یعنی سە من دیداری کەسێکە بینم کابراەک لێ لەو بەربانقەیە بۆ مەعاشەکە مەسە مەقابلێگەکەی ئافرەتێکی قسێکی هینە کاکە خۆ بەڕاستی شر نەیە ئەو کەسە یعنی دانیشێ ئەو بۆ شێوازە قسە ئەکات یان ڕخنی لێگرنەوە بۆ قسەی کرەوە باسی فلاشتی کرەوە بۆ لە سکڵاوەکەیەوە بۆ قچیە یعنی بەڕاستی بعد واز بێنین لەو شتانە حەقی کەسمان نەبێ بۆ خۆمان بژین تەواوتر بەسە تەوانج و تعلیق خۆمانت بە دنیا زۆر پێشکەوتەوە بەخوا زۆر لەوە ئینسان زۆر لەوە گەورەترانی دانیشێ تۆ دەستخۆشی لێ ناکەی چی داوت لە تعلیق جۆرە نەخۆشیێکی دەرونیە و کەسانە هەیەە و ئیتر ڕۆژەکان بەوە بەسەرە بۆ نووسی ینی بۆ شتانە نووسن و بێئیشیش قناعەتی چۆنە مامۆستایەکی ئاینی بەڕێز قسێگەکە باسی دینەکە باسیەوە کە یەک دنیا خەڵخۆی لێ ژێرەوە ئەم بۆی ڕوونەکاتەوەڵی نەخێتۆ وانێ مامۆستاوە فلانشت ئاوایە کاکچیتە ناو لە سیاسەتا قساکەی 100 کەس خۆی کردی بە تەحلیلی سیاسی کاکە باسیشتی وا مناقەشە ئەکەن نییە خەڵکەکە لە کۆمنت باسی وەرزشەکەی تێگەشتی یەک بلێ خەڵک وەرزشەکە کەچی وەرگیەوە نابێ کاکە تۆ خۆت ناچی تۆ ناجی جاری ناچی بۆ ڕاضە کاکەت بە قسە سەر ڕۆناڵدۆ بۆ ئەوکەی کاکە ڕاستە بەڕاستی مەمنی چی لە شارەزانیم سیرەکەم جمهوری ڕیاڵم خۆشمێن بۆ نمونە یا میسی هەر کەسێکم خۆشەوێ بۆ خۆم خۆشمێن بەس بە خۆلی نازانم مناقەشەکەم یعنی خەڵکە بۆ لەگەم هونەرن من بۆ لەگەڵمانە برادەرمانە سەوا لێر و ناینەوە بەڵێ ینی
حەستاوە دانیشتین سەر یاریمان کردووە من و جێگر و فڵان کەس بەڵێ کاکەساوە بەجێ هێشتوین کاکە ئێوە بۆچی ئاواکەن ئەو یاریزانەوانیە نەخێرەوە بۆنە نەکڕاوەوە لەو نادیە ئێمە نەقم چی کاکە خوارەکەی بۆ من نییە بەخواستاوە مەجلیسەکەی بەجێشت و کورە کاکە وەرە کورە دایک عسابەکە زۆر سەیری بۆ نمونە بۆ چییە بێ ینی مناقەشەکەی لەسەر شتی ناخۆ بەتایبەت هاوڕێتی خۆمان بۆچی یا بۆ کۆمنت بنووسمەوە شعوری زەلامە بری نارکەم پێویست ناکە ئەگە توانین دەستخۆشێکی لێکم شتەکە سوودی هەبوو بۆ کۆمەلگا ئەگەر زەریشی بۆ کۆمەلگا هیوادارم خۆی ڕاستکاتەوە ڕقم چێ بەسەرێ زۆر ڕاستە ئەوە ئینترێکمە بوو جارێکیان لەسەر چیرۆکێک و دەرمێنا باسی بازەکە کە چۆن ژیانی ئاوا مەسەرەن تازە ئاکاتەوە ئەمانە و شتەکە علمی و واقعیە و منیش خۆ لە گیرفانی خۆم دەرم نێ یەک مناقەشە بوو تۆ چۆن ئەزانی بازەکە ساڵەگە چێتە ئەو شاخە و دەنوکە کێشێ بە شاخەکە تا دەنوو ئێخۆ من نەکردووە بەسەڵی شوێنێکی تر باسیکە بڵێت تۆ چۆن نەزانی ئینسان 6 ساعتە خەوێتە ها شتەکە نابێت شتەکە وایە عنی مناقەشێکی سیر ئەیکەگەی و نەخێر ئەوەی کە تو باسێکی باز نییە هەڵۆی ئەوی هەڵۆ نییە بازە ئیتر مناقەشەیەکی سیر زۆر سەیرە ئەو شتە بەڕاستی هەل لەناو دانیشە هەل لە خۆتەوە تۆزێک لە ناو سی چوار کەسا دانیشە تۆزێک خۆ بێ دەنکە هەر بەجددی لە پڕەکە بڵە وڵایە من ساریە بکڕم دەست کەس خۆی معرەسی وەرەوەرە و کوڕە بیەمێکی هەیە لەو جادێ کوڕی بابە کوڕی فڵان ساری هەیە فڵان ساری کاکەوت چییە ئەڵێسە ئێرە مێشێ هەر بەخوا بەجددیمە یعنی ئەوە لە کاکە من بۆ دەکڕم ئەوڵە وەرە لەگەم نە کۆڕاڵە برادەرەکەی خۆم دەگەی وەکو برادێک لە هەولێر هەمووی هەر خۆی بمعرەسیە زانەوەی خۆی بە سارە فرۆشە زانە سارەکە ڕزای ئەی زۆر شتە هیوادارم هەر کەسەوە ئیشی خۆی بکە بەخوا بڕۆم بێکە ئینسان سەرکەوتووە بێ لە بوارەکەی خۆتا ئیشەکەی خۆ بکە وەقت چیە ینی ساکشە ساراکە شێفیتەرە شێینە پێم دکتۆرە ینی هەر کەسە و ئیشی خۆی زۆر هەمومان پێ پێشکەوتووە بین بەڕاستی زۆر گرنگە من نابێ هەموو ئیشە بکەین بەڕاستی هەموو لە هەموو شتێکیشە سەرمان دەرچێت ڕاستە کۆتا پرسیارم ئەگە بە کورتی وەڵامم بیتەوە گۆرانی بێژ بە بۆچوونی تۆ بەرهەمی زۆر بێت یاخود کەم و پوخت بێ وەڵاهی من هەر بۆ ستایلە ئیشم کردووە بەرهەمی جوان و کەم و پوخت بەو شێوەی ئیشم کردووە حەزم نێوانێ بەڕاستی هەموو سەری مانگە وەکو معاش کلیپەکە معاش وایە بەڵام نابەخوار بەجددی وەکو ینی حەزەکەم هەموو کەسێک ینی هەموو نەرمەدانی هاوڕم دامش پێشم وتون تومە هیچ پێویست ناکەم و سەری مانگە کلیپێ بکەی وردە بەرهەمێکی جوان دروستکە تێکست و ئاوازەکان با جوان بە باشەکان جوان بێ و ڤیدیۆ چاوەڕێتکە خەڵک چاوەڕێ بکە زەم بۆ خۆمەوە تا چەند ئیشەکەم حازرە دەمێکە خەڵک چاوەڕێ بەڵام دڵنیام کەشتێکی زۆر جوانە بێ ئیشەڵڵا سپاس دەکەم هەمیشە وێ سەرکەوتنە بۆ کاتێکی زۆر خۆش بوو کە لەگەڵ جەناب تا دانیشتین ئێمە شتێکی ترمان نەما بەڵام ئەمە کامێراکەیە ئەگەر پێت خۆش بێ پەیامێک بگەێنی بۆ هەر لایەنێک بۆ هەر کەسێک بۆ هەر شوێنێک ئەو کامێرەکەی جنابتە زۆر سوپاسدانەکەم وەڵا پەیامی من ئەوەیە هیوادارم دووربین لە کێشە و مەشاکیل و دووربین لە ناخۆشی و ڕێزی هەموو مرۆڤێک بە جوانی بگیرێ هەمومان خوێن و گۆشتین کەس دڵی لە کەس نێشەیە هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن ژیانتان هەمیشە ئاسوودە و بەختەوەر بێ هەر بژین زۆر سپاس زۆر سپاس کە حەمیدیان مەمنون بژیت زۆر خۆشحاڵ بووم من زیاتر زۆر مەمنون ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێک و ئەزیزێکی تر بێتان شاد دەبمەوە شەوتان شاد